بەناوی خوای گەورە سڵاوتان لەوێت بینەرانی بەڕێز و خۆشەویست پێنجمان کە لەمەوبەر حکومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند پێش هاتنی وەرزیزستان نەوتی سپی بەسەر هاوڵاتیان دابەش دەکەن، بەڵام تاکو ئێستا حکومەتی هەرێمی کوردستان قسەکەی خۆی نەبردۆتە سەر بۆ دابەشکردنی نەوتی سپی بەسەر هاوڵاتیان هەرێمی کوردستان لە کاتێکدا زستانی ئەم ساڵ یەکێکە لە زستانە هەرە ساردەکان و هاوڵاتیان بەرز نەبوونی سوتەمەنیەوە گیرۆدان. بە میوانداری بەڕێز کاروان گەزنەی ئەندامی لیژنەی وزە و سامانە سروشتەکان لە پەرلەمانی کوردستان تاوتوی نەبوونی نەوتی سپی و بەردەوامی قەیرانی غاز دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکەمان دەست بە گفتوگۆکەمان دەکەین. هاوڵاتیانی هەرێم یەکێک لە زستانە هەرە ساردەکان بەڕێ دەکەن و حکومەتی هەرێمیش بەڵێنەکەی خۆی بۆ دابەشکردنی نەوتی سپی نەبردە سەر. ڕۆژی 4 مانگی نوێی ساڵی ڕابردوو ئەنجومەنی وەزیرانی هەرێم بە سەرپەرشتی مەسرور بارزانی کۆبووە و تاوتوێی دابەشکردنی نەوتی سپی کرد. لە ڕاگەاندراوی کۆبوونەوەکەدا هاتووە سەرۆکی ئەنجومەنی وەزیران وەزارەتە پەیوەندیدارەکانی ڕاستپارت کە پێش هاتنی وەرزی زستان نەوتی سپی بەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان دابەش بکرێت کە سەرەتا لە ناوچە شاخاویەکان دەست پێ بکرێت. دوای 5 مانگ لە کۆبوونەوەکەی حکومەتی هەرێم لەبارەی نەوتی سپی تاوەکو ئێستا هیچ بڕەنەوتێک بەسەر هاوڵاتیان دابەش نەکراوە. ئەندامێکی لیژنەی سامانە سروشتیەکانی پەرلەمانی کوردستانیش وردەکاریەکانی دابەش نەکردنی نەوتی سپی بۆ پەیام ئاشکرا دەکات. سۆران عومەر ئەندامی لیژنەی سامانە سروشتیەکانی پەرلەمانی کوردستان ڕایگەاند بە فەرمی حکومەتی هەرێم لە ساڵی 2015 پاڵپشتی سوتەمەنی بۆ هاوڵاتیان و کارگەکان و نانەوا و سەمونخانەکان ڕاگرت. سۆران عومەر ئاماژە بەوەش دەکات حکومەتی هەرێم زۆرینەی نەوتی خاو بە بۆری ڕەوانەی دەرەوە دەکات، ئەوەشی ناتوانن بە بۆری هەناردەی بکەن لە ڕێگەی تانکەرەوە دەیفرۆشن. ئەمەش بە تاڵانبردنی نەوتی هەرێمە و زیاتر لە 150 داهاتەکەشی بۆ وەزارەتی دارایی ناگەڕێتەوە. سەبارەت بە پاڵاوگەکانی هەرێمیش سۆران عومەر ئەوەی خستە ڕوو لە هەرێمی کوردستان 2 پاڵاوگەی نەوت هەیە کە ئەوانیش پاڵاوگەکانی بازیان و کەڵەکن، بەڵام حکومەتی هەرێم 1 لیتر نەوتی ڕەش بەم 2 پاڵاوگەیە نادات تا بنزین و گاز و نەوتی سپی لێ دروست بکەن. لە بەرامبەردا حکومەتی عێراق نەوتی ڕەش لەم 2 پاڵاوگەی هەرێمی کوردستان دەپاڵێوێت و بنزینەکەی بە 450 دینار دەفرۆشێت. گازەکەشی بۆ بەرهەمێنانی کارەبا بەکاردێنێت و نەوتە سپێکەشی بەسەر هاوڵاتیاندا دابەش دەکات. لە هەمان کاتیشدا ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی باز لەوە دەکات سەرۆکی حکومەتی هەرێم لە مانگی 11 ساڵی ڕابردوو وتوێتی نەوتیان بۆ هاوڵاتیان کڕیوە. ڕێکەوت زەکی ئەندامی لیژنەی سامانە سروشتیەکانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بە پەیامی ڕاگەاند ڕۆژی 4 ئەیلولی ساڵی ڕابردوو ئەنجومەنی وەزیرانی هەرێم بڕیاریدا ئەم ساڵ هەموو ماڵێک لە هەرێمی کوردستان بەرمیلێک نەوت وەربگرێت، بەڵام بەڵێنەکەی نەبردە سەر. ڕێکەوت زەکی وتیشی ناوەڕاستی مانگی 11 ساڵی ڕابردوو سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران لەگەڵ سەرۆکاتی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێم کۆبوونەوە. لە کۆبوونەوەکەدا سەرۆکی حکومەت پێی وتبوون نەوتی هەموو ساڵەکەیان کڕیوە، بە جۆرێک بۆ هەر ماڵێک بەرمیلێک نەوت دابەش دەکەن. دابین نەکردنی 1 بەرمیل نەوتی سپی بۆ هاوڵاتیان لە ساڵێکدا لەلایەن حکومەتی هەرێمی کوردستان لە کاتێکدایە حکومەتی هەرێم لە ساڵێکدا زیاتر لە 150 ملیۆن بەرمیل نەوت بە بۆری دەفرۆشێت. جارێکی تر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاک کاروان زۆر سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین حکومەتی هەرێم لە مانگی 9 ساڵی ڕابردوو باسی لەوە کرد کە پێشوەرزی زستان نەوت دابەش دەکات، ئەوەندەی کێوە بە دوایە چونتان کردبێت بۆچی حکومەتی هەرێم نەوتەکەی دابەش نەکردەوە خەریکە زستانیش کۆتایی پێدێت؟ بەناوی خودای گەورە میهرەبان لەم کاتەی جەناب و بینەرە بەڕێزەکانی شت باش. هەڵبەت یەکێک لە کێشە گەورەکان لە هەرێمی کوردستان کێشەی نەوتی سپیە کە بۆ پێی کە هەرێمی کوردستان ناوچەیەکی شاخاوی زۆری هەیە
و بەشێک لە دانیشتوان دەکەون ناوچە شاخاویەکانەوە کە ناوچەی سەهۆڵبەندان و ساردن پێویست بۆ دەکا کە حکوومەتی هەرێمی کوردستان زووتر مشۆریەوەی بخواردایە کە چۆن چارەسەری پرسی نەوتی سپی بکردایە. من داتاکان لە بەردەمی جەنابتان دەخەمە ڕوو بۆی کە بزانین جارێ سەرمان پێویستە و وردەکاری داتاکان چۆنە تا دواتر بێن سەر هۆکاری دابەشنەکردنی نەوتی سپی. ئێمە لە هەرێمی کوردستان پێویستمان بە 258 بۆ 260 میلیۆن لتر نەوتی سپی هەیە بۆی کە دابەشی بکەین بەسەر تەواوی دانیشتوانی هەرێمی کوردستان بۆی کە هیچ کەسێک لێ بێ بەش نەبێت تەواوی دانیشتوانی هەرێمی کوردستان تێیدا سوودمەند بن و لە هەمان کاتیشدا پێویستمان بە نزیکی 60 میلیۆن لتر هەیە بۆ تەنها ناوچە شاخاویەکان. ئەم بڕەنەوتە نزیکی 50 میلیۆن لتر لە بەغداوە دێت بۆ هەرێمی کوردستان بەشەکەی تری دەبێت وەزارەتی دارایی و حکوومەت هەرێمی کوردستان خۆیان پڕی بکەنەوە. ئێمە لە ئەستازدا لە لیژنەی سامانە سروشتەکان بە دوواداچوونێکی وردمان لەم بارەیەوە کرد و یاداشماندا بە وەزارەتی دارایی و داوامان لێکردن کە بەڕێزیان زوو بە زوو مشورێکی جدی بخۆن بۆ ئەو کەمیەیە کە هەیە لە هەرێمی کوردستان پڕی بکەنەوە. بەداخەوە تا ئێستا کێشەکە چارەسەر نەکراوە و بەشێکی زۆری هاوڵاتیان تا ئێستا نەوتیان وەرنەگرتووە. ئەمە وەرزی زستان وەرە ڕۆ کۆتایی دەڕواوردە ئێمە لە وەرزی سەرمابوون تێدەپەڕین بەڵام تا ئێستا حکوومەت نەیتوانێت نەوتی سپی بەسەر ماڵاندا دابەش بکات. لە کاتێکدا کامە خۆی بڕیارێکی ئەنجومەنی وەزیران بوو دەبوایە ئەم نەوتە دابەش بکرێت لە پێشووتردا. ئەمە کێشەیەکی گەورەیە نەدەبووم کێشەیە هەبێت و من پێم وایە کە ئەم کێشەیە بە دوو مێکانیزم چارەسەر دەکرێت. مێکانیزمی یەکەم ئەوەیە کە چۆن بتوانین مانگانە ئەو ساڵانە لە مانگی هەشدا ئەم کێشەیە چارەسەر بکەین و بەشێکی نێودەکە دابەش بکەین بە تایبەتی بۆ ناوچە شاخاویەکان تا بتوانین زووتر پێش بە کێشەکە بگرین تا لە وەرزی زستان دووچاری ئەم کێشە و گرفتە گەورەیە نەبینەوە. ئەمە خاڵ یەکەم. خاڵی دووەم ئەم کەمیەی کە دروست دەبێت دەرخستەیەکی تەواوی بۆ بکرێت حکوومەتی هەرێمی کوردستان خۆی بتوانێت لە دەرەوە بهێنێت چی لە ئێرانەوە بێت چی لە حکوومەتی عێراقی بکرێتەوە دابەشی بکاتەوە لە ناوچەکانی هەرێمی کوردستان بۆی کە دووچاری ئەم کێشەیە نەبین. من ئەم جارە و چەند جارێکی تریش ئەمە وتووە کە ناکرێت ئێمە تەنها لە مانگی 12 پرسی نەوت بێتەوە خەیاڵمان و بیر لەوە بکەینەوە کە چۆن چارەسەری بکەین. چارەسەرکردنی پرسی نەوت پرسێکە دەبێت لە هاوین بۆ پای چارەسەر بکرێت تا هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە سەرەتای زستاندا بتوانن نەوتی پێویستیان هەبێت بۆ خۆگەرمکردنەوەکو یەک لە ئەمراز سەرچەکان بەکاری بێنن کە یەکێکە لە ئەمراز هەرە گرینکان لە ئێستادا لە هەرێمی کوردستان بە تایبەتی وەکو ئاماژەم پێکرد کە ئێمە ناوچەکانمان زۆری شاخاویە و دانیشتوانی هەرێمی کوردستان پێویستیان بۆ هەبوو کە نەوتیان بەسەردا دابەش بکرێت بەڵام بەداخەوە تا ئێستا نەکراوە. باش بەس وەکو حکوومەت بۆچی نەیتوانی مەسەرەن ئەو بڕیارەی خۆی بباتە سەر کە باسیەکرد پێشهاتنی وەرزی زستان بۆچی بڕەنەوتەکەی دابەش نەکرد؟ یعنی ئێستاوەی کە دابەش دەکرێت وەکو لیژنەی سامانە سروشتیەکان بەدواداچوونان بگرێتە ناو بڕەنەوتێ ئەو کە لە عێراقەوە بۆ هەرێمی کوردستان نەنێدرێت؟ بەڵێ بەداخەوە موکو ئاماژەم پێکرد دەبوایە لەم وەرزی زستانەدا نەوتەکە دابەش بکرابووە و پێشتر دەبوایە مشوری ئەمە بخرابووە و ئەم کەمیەی کە هەیە لە وەزارەتی دارایی کە بڕێکی پارەی بۆ دیاری کرابایە بۆی کە بتوان نەوتەکە بکردن و دابەشی بکەن. بەڵام باسە فێشی زۆرەوە کە ئێمە دوایەوەی کە بە دوواداسوونیشمان کرد دوایەوەی کە یاداشمان داوە بەڕێز وەزیری دارایی و بە ئەنجومەنی وەزیران من بەش بە حاڵی خۆشم یاداشم داوە بە ئەنجومەنی وەزیران یاداشتی چارەسەریش نەک تەنها ڕەخنەگرتن و گلەیکردن لەوەی کە بۆچی نەوتی سپی لە وادەی خۆیدا دابەش نەکراوە بەڵکو یاداشتی چارەسەرمان داوە بە حکوومەتی هەرێمی کوردستان کە بۆ ساڵی ئایندە چۆنم کێشەیە چارەسەر بکرێت و وەکو ئاماژەم پێکرد دەبوایە زۆر پێش ئێستا لە مانگی 8 بۆ 9 لە سەرەتای پاییز بۆ ناوەڕاستی پاییزی ساڵی 2019 کێشەی نەوتی سپی چارەسەر بکرابووایە. چۆ بەڕاستی ئەمە کێشەیەکی ئەوەندە گەورە نییە بکرێت بە قەیران لە هەرێمی کوردستان. وەکو ئاماژەم پێکرد حکوومەت خۆی دەیتوانی بە سعرێکی دیاریکراو بە نرخێکی دیاریکراو لە دەرەوە بە هاوردەی هەناردە بێنتە ناو هەرێمی کوردستانەوە بەڵام تا ئێستا حکوومەت نەیکردووە بەداخەوە یەکێکە لە کێشە گەورەکان. باشە بەس کە کاروان ئەو ئەگەر لە سەرەتادا نەوت هاوردە بکرابایە هاوردەکردنی نەوتی پێویست بە دابەشکردنی بەسەر تەواوی هاوڵاتیانی کوردستان لە وەرزی زستاندا دووچاری ئەم قەیران و گرفتەی نەدەکردین کە ئێستا ئەمە دووچاری بووینێتەوە بەداخەوە. باشە بەس ئەو یاداشتەی کێوە وەکو لیژنەی سامانە سروشتیەکان ژارەسەی حکوومەتان کردووە کڕینی نەوتی سپی بۆ هاوڵاتیان تێچووی زۆرە حکوومەت لەم بارودۆخە ئێستا بارودۆخی دارایی باش نەبوو ناتوانێت ئەم پاڵپشتی سوتەمەنی بکات؟ دەزانی یەکێک لە کێشەکانەوە کە ئێمە ناکرێت هەر شتێک کە ڕوویدا لە هەرێمی کوردستان بیر لەوە بکەینەوە بڵێن تەبەعی مالی هەیە حکوومەت هەرێمی کوردستان تازە دۆخی قەیرانی تێپەڕاندووە ناتوانێت جێبەجێ بکات. نەوتی سپی مافێکی سەرەکی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە بێ هیچ بیانوێک و لە دەرەوەی هیچ جۆرە بیانوهێنانەوەیەک دەبێن پرسە چارەسەر بکرێت. ناکرێت ئێمە چاوەڕێ بکەین هەر بڵێن حکوومەت قەیرانی تێپەڕاندووە حکوومەت لە دۆخێکی داراییە هەمواردایە ناکرێم کێشانە دوا بخەین. ئەم کێشەیە پێویستی بە چارەسەرێکی پێویستەیە چارەسەرێکی ئیمرجەنسی پێویستە چارەسەر ئیمرجەنسەکەشەوە بوو کە دەبوایە کەمیە وەزارەتی دارایی خۆی پڕی بکردایەتەوە بە هەمانجی لەگەڵ وەزارەتی سامانە سروشتەکان و لەگەڵ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران تا بتوانم کێشەیە چارەسەر بکات. بۆیە من پێم وایە ئەگەر کولفەکەی تا ڕادەیەکیش بێت دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان بیر لەوە بکاتەوە کە چارەسەری ئەم پرسە بکات بۆ پێی کە بە تایبەتی زستانی ئەم ساڵ زستانێکی یەکجار سەخت بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان. باشە بەس وەکو نەوتی خاویش ینی بۆچی وەکو عێراق هەرێمی کوردستان
نەوتی خاو نادات بە پاڵاوگەکان وەکو لە راپۆرتەکەش دەکات سۆران باسی کرد هەموو بڕەنەوتەکە بە بۆری هەناردە دەکرێت بڵین نەوتی خاو ئەوەش کە نەتوان بە بۆری هەناردەکەن بە تەنکەر هەناردە دەکەن بۆ بەشێکی بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان نەبێت. ئێمە لە هەرێمی کوردستان ڕۆژانە تقریبان 470,000 بەرمیل نەوت بەرهەم دەهێنرێت. ئەمە دوایەوەی کە ڕێکەوتن لەگەڵ حکومەتی ناوەندی جێبەجێ دەکرێت و حستەی کورشای سەدارایەکانی هەرێمی کوردستان لە موازنەی ساڵی 2020 جێگەیان دەکرێتەوە هەڵبەت ئەم معادلەیە دەگۆڕێت بۆ پێی کە 250,000 بەرمیل دەبێت لە ڕێگەی سۆمەوە تەسویق بکرێت. باقیەکەی تری کە دەمێنێتەوە بۆ قەرزە مەحەلیەکان و سەهلاکی مەحەلیە کە ئەمانە کۆمەڵە کوردەکارین کە حکومەت دەگرێتە سوی خۆی بۆ چارەسەرکردنیان. بەڵام تا ئێستا ئەم پارەیە کە وەردەژرێتێتە وەزارەتی دارایی ئەسەفێکی زۆرەوەی کە تا ئێستا ئێمە گوێمان لەبێ بەڕێز وەزیری دارایی تەنها ژمارەیەکی دووبارەمان پێ دەڵێت کە 300 ملیۆن دینارەکە دۆلارەکە لە داهاتی نەوتەوە دەستمان دەکەوێت. بەڵام لە ئەساسدام پێم وانە ئەم داهاتە دەقیق بێت و نازانێن پارەی کە دەمێنێتەوە ئایا وەزارەتی سامانە سروشتەکان یاخود ئەنجومەنی وەزیران لە بە سیغەیەک بەکاردێنێت بە میکانیزمێک سەرفی دەکات. ئەو نەوتە لە دوو ڕێگەوە دەڕوا، هەم لە ڕێگەی تانکەرەوە هەم لە ڕێگەی بۆڕیۆ دەڕوات. زۆربەی زۆری لە ڕێگەی بۆڕیۆ دەڕوا، باقیتری لە ڕێگەی تانکەرەوە دەنێرێت دەرەوە. ئەمە کێشەیەکی گەورەیە چونکە ئێمە دوو پاڵەوگەمان هەیە لە هەرێمی کوردستان کە پاڵەوگەی کار و پاڵەوگەی قەیوانن کە پازیان و کەڵەکن بازیان و کەڵک تا ئێستاشی زۆر نەوتێکی سپی یاخود بەنزین بۆ هەرێمی کوردستان بەرهەم نەهێنن. هۆکاری نەپاڵاوتنی نەوتەوەیە کە حکومەتی هەرێمی کوردستان هیچ خامەیەکیان ناداتێ بۆی کە بەنزین یاخود نەوتی سپی لێ بەرهەم بێنن. چونکە ئەمان ڕاستەوخۆ لەگەڵ حکومەتی عراقی عەقدێکی درێژخراوەی 3 ساڵیان هەیە کە ئەم 3 ساڵەی ماوە هەتا ئەم 3 ساڵەش تاوە دەبێت. ئەم دوو پاڵەوگەیە ملزەمن بە ناردنی نەوت و فرۆشتنەوەی بە حکومەتی عراقی. دەبوایە حکومەتی هەرێمی کوردستان بڕێک پارە تەمویل بکات بۆی کە بیدا بەم دوو پاڵەوگەیە بۆ زیادکردنی بەرهەمی پاڵاوتن لە بەرامبەر داوەرگرتنی نەوتی سپی و بەنزین بۆی کە قەیرانی بەنزین و قەیرانی نەوتی سپی لە هەرێمی کوردستان پێ چارەسەر بکات. ئەگەر حکومەتی هەرێمی کوردستان ئەمەی بکردایە لە سەرەتادا هەڵبەت ئێمە دووچاری ئەمە نەدەبووین کە ڕێگە بدرێت پارێزگاکان یاخود لە کەرتی تایبەتەوە بەنزین بهێنرێتە ناو هەرێمی کوردستان، یاخود دووچاری ئەم گرفتە نەدەبووین یان لانی کەم بەم قورسێت دووچاری ئەم گرفتە نەدەبووین کە نەوتی سپی هەموو ساڵێک لە مانگی 12 بۆ مانگی 1 دووساری کێشەیەکی گەورە و گرفتێکی گەورەمان بکە لە دابەشکردنی بەسەر ماڵاندا. بۆیە دەبوایە حکومەتی هەرێمی کوردستان یان بڕێک پارە تەرخام بکە بۆ ڕێکەوتنێکی واقعی لەگەڵ قەیوان و لەگەڵ کار تا بتوان لە ڕێگەی پاڵەوگەکانیان و نەوتی سپی و بەنزین بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش پاڵێون، یانیش دەبوایە حکومەتی هەرێمی کوردستان خۆی بیری لەوە بکردایەوە کەم کێشە چارەسەر بکات. من هێشتاش پێم وایە کە ئەمە درەنگ نییە، دەکرێت حکومەت پارەیەک تەمویل بکات لەگەڵم دوو پاڵەوگەیە تەنسیقێکی جدی هەبێت و ڕێکەوتنێکی فعالی بکرێت تا بتوانین بەنزینیش نەکردنەوەت بەتەنیا بەڵکو کێشەی بەنزینیشی پێ چارەسەر بکەین. چونکە لە بەنزینخانەکانی هەرێمی کوردستان بەداخەوە لە هەندێک بەنزینخانە هەر لە شاری هەولێر خۆی، لە شاری سلێمانی، لە شاری دهۆک، لە سەرجەم شار و شارۆچکەکانی تر لە هەندێک بەنزینخانە بڕی بەنزین دەڕوا بۆ 850 دینار بۆ 1000 دیناریش، لە هەندێکی 700 دینارە، لە هەندێکی 650، لە هەندێکی 550. یعنی ئەمە کێشەیەکی گەورەیە، ناکرێت بەم بێسەروبەری ڕێگەی پێ بدرێن وجودی هەبێت. هۆکارەکەیەوە کە دامان دەستی کرد تایبەتەوە کەرتی تایبەتیش بەویستی خۆی بەویستی سعری ڕۆژ تەعامل لەگەڵ بابەتەکە دەکات. دەبێت حکومەتی هەرێمی کوردستان بی لە چارەسەریەمانە بکاتەوە، چارەسەری کۆنکریتیش یان هێنان و دروستکردنی پاڵەوگەی تازەیە یانیش عەقدێکی تازەیە لەگەڵ ئەم دوو پاڵەوگەیە بیکات بۆی کە بتوانێت بەنزین و نەوتی سپی بەرهەم بێنێت، یاخود خامیان پێ بدا بۆی کە ئەم دوو بەرهەمەی لێ دەست بکات. باشە بە زۆر بازیان و کەڵک دوو پاڵاوگەی حکمی نین کە ئێستا مەسەرەن نەوتی سپی بۆ عێراق دەپاڵێون و بڵین بەنزینیش بە 450 بۆ بڵین عێراق بەرهەم دەهێنن. ئەنیا دوو پاڵاوگەی هی حکمینین یا خۆی کەرتی تایبەتن کە لێرەوە مەسەرەن نەوتی سپی بۆ عێراق بپاڵێون؟ لە ڕاستیدا ئەمە پەیوەستە بە گرێبەستەوە، ئەم گرێبەستەی کە کراوە حکومەتی هەرێمی کوردستان نەچۆتە ژێرباریەوە. کاتی خۆی لە کابینەکانی پێشتر حکومەتی هەرێمی کوردستان ملزەم کراوە بۆی کە بڕێکی پارە بدات، بڕی 300 ملیۆن دلار دا بە هەرێشێک لە پاڵەوکان بۆ دووهێندەکردنی بەرهەمێنانیان. ئەو کات پاڵەوگەی کەڵک 80,000 بەرمیل نەوتی بەرهەمێناوە پاڵاوتووە و پاڵەوگەی بازیانیش کە سەر بە قەیوانە 40,000 پاڵاوتووە. وا قەرار بووە کە 300 ملیۆن دلار تەرویزی معنی مادی ئەم دوو پاڵەوگەیە بکرێت بۆی کە بتوان بە زۆرێک بێ ئەم بکرێت بە 80 یان بکرێت بە 160 تا ڕادەیە کە بتوان هەردوو حکومەت هەم حکومەتی هەرێمی کوردستان و حکومەتی ناوەندی سوودی لێ ببینن. بەڵام بەداخەوە حکومەتی هەرێمی کوردستان ملزەم نەبووە بەم پابەند نەبووە بەم بەڵێنەی خۆیەوە پارەکەی نەداوە بە دوو کۆمپانیاکە، بەشێکی پارەکە سەرف کراوە بەداخەوە کە هیچ دەرەنجامێکی ئەرێنی نەبووە. بەنەتیجە ئێستا ئەمە تووساری ئەم کێشەیە بووین حکومەتی عراقی خۆی لە ناوەندەوە عەقدێکی لەگەڵ دوو کۆمپانیا کردووە کە سەربەکەرتی تایبەتن بۆیە کە بتوان نەوتی سپی و بەنزینیان لێوەربگرێت. ئێمەش لای خۆمان نەمانتوانێت کە سوود لەم دوو پاڵەوگە بین بەداخەوە. باشە بەس کاروان ئەو بڕنەوتەی کە لە عێراقەوە دێ بەشی ئەوە ناکە کە هاوڵاتی لەچەند ساڵجارێک بەرمیلێک نەوتی بەردەکەوێت ئەوەندەی کێو بدات چونتان کردووە؟
نەخێر منۆکو ئاماژەم پێکردنها 50 میلیۆن لتر لە عراقەوە دێت ئێمە ناکری احتیمات بکەینە سەرم 50 میلیۆن لتر چکە پێویستمان بە 200 6 میلیۆن لتر نەوت هەیە 258 میلیۆن بە دقیقی ئەم ڕێژێ زۆر لە یەکەوە جیاوازە ئەم کەمیەوەکو ئاماژەم پێکردە بۆ حکومەتی هەرێمی کوردستان چارەسەری بکاتانە گاتە قەیرانەکانی ترۆک و قەیرانی غاز قەیرانی کارەبا ئەم کێشانەمان بۆ دروست نکات بەداخەوە من لێرەوە دێڵەمەوە دووپاتشی دەکەمەوە کە چارەسەرکردنی پرستی نەوتی سپی چارەسەری ئەوەندە قورس نییە چارەسەرکردنی ئەم پرسە چارەسەرێکی ئاسانە بەڵام مشور خواردن و خەم خواردنی ئەم پرسە گرنگە دەبووە لە سەرەتای پاییز و ناوەڕاستی پاییزدا بووە نەک لە مانگی دووسە بیرمان بکرێتەوە کە نەوتمان دابەش نەکردووە. باشە بەس سەبارەت بە بانزینش کە بەڕێزت باست کرد یعنی ئێستا و بنزینیە کە لە پاڵاو دوو پاڵاوگە هەرێمی کوردستان بەرهەم دەهێنرێت بۆ عێراق بە 450 بەس بۆ هاوڵاتی ئێمەوتت دەگاتە نزیکەی بڵین 1000 دینار لە هەندێک لە شارەکان. وەکو ئاماژەم پێکرد لە هەندێک شوێن لە 550 دەست پێ دەکات تا 1000 دیناری شەیە کە دەفرۆشێت لە بازاڕەکانی کوردستان بە ناوی جیاوازەوە دەفرۆشرێت. ئێمە بە دوواداچوومان کردووە بووە یاداشمان داوە بە وەزارەتی سامانە سروشتەکان پرسیارمان ئاراستەی وەزارەتی سامانە سروشتەکان کردووە کە وەزارەتێکی معنیە بەم بابەتە لە وەڵام داوایان پێڕاگەیاندون کە ئەم پرسە تایبەت کراوە بە کەرتی تایبەت لە ڕاستیدا ئەم پرسە ناکرێت تایبەت بکرێت بە کەرتی تایبەت ناکرێت لەسەر قوتی ژیانی خەڵک پرسەکان تایبەت بکرێن بە کەرتی تایبەت دەبووە لە ئیسمار تایبەت بکرا بە کەرتی تایبەت لە بوژانەوەی وڵات تایبەت بکرا بە کەرتی تایبەت کەرتی تەندروستی بکرا بە کەرتی تایبەت بۆی کە چاکسازی تێدا بکرێت کەرتەکانی تر نەک کەرتی نەوت کە کەرتێکی حساسە لە بریەوەی کە ئەم پرسە بدرا بۆ دەستی کەرتی تایبەت کە قەیرانێکی گەورەی دروستکردماوێک لەمەوبەر و لە ئێستاشدا نرخی بنزین بەڕادەیەکی زۆر باش هەرزان نییە تا هاوڵاتیان بتوان باشی سوودی لێ ببینن تا ئەم قەیرانەی نەوتی نێتە سەر تا کێشەکانی کەمان بۆ دروست نەکە دەبووە حکومەتی هەرێمی کوردستان خۆی عەقدی لەگەڵ پاڵەوکام کردا بۆ چارەسەرکردنی ئەم دوو پرسە بەڵام بۆ پێی کە حکومەتی هەرێمی کوردستان هیچ عەقدێکی ڕاستەوخۆی لەگەڵ هەردوو پاڵەوگەکە نییە ناچارین کە ئێمە لە کەرت تایبەتەوە ڕێگە بە کەرت تایبەت و ئەنجومەنی محافەزەکان بدرێت کە بنزین بێن بۆ هەرێمی کوردستان و بنزینەکەش بەو شێوەیە کە جەنابەت دەیبینی ئێستا. باشە بەس لە 2015 بڵین لەو کاتی کە وەزارەتی سامانە سروشتیەکان پاڵپشتی سوتەمەنی ڕاگرتووە بۆ هاوڵاتیانی لەو کاتەوە حکومەتی هەرێم هیچ بڕەنەوتێکی وەکو حکومەتی هەرێم دەڵێم نەیداوە بە هاوڵاتیانەوەیش کە دابەش دەکرێت لە عێراقەوە دێت هی هەرێم نییە هیچی نا پێشتر دراوە پێشتر چەند جارێک نەوت دابش کراوە بە سەرماڵاندا بەڵام تا ئێستا لە ئاستی تمۆحی ئێمە نەبووە لە ئاستێکدا نەبووە کە تەواوی هەرێمی کوردستان هاوڵاتیانی هەرێمی کوردستان تێیدا سوودمەند بن وەکو ئاماژەم پێکرد کاک حەچیم یەکێک لە کێشەکان کێشەی نەوتە بەڵام کێشەی تری بۆ دروستکردوین پرسی سوتەمەنی کێشەی کارەبای بۆ دروستکردوین کە کێشەیەکی گەورەیە لە هەرێمی کوردستان ئێمە تا ئێستا نەمانتوانیوە چارەسەرێکی کۆنکریتی بۆ بدۆزینەوە ئەمە یەکێکە لەو مشکلانەی کە دەبێت حکومەتی هەرێمی کوردستان بە جددی بیری لێ بکاتەوە پلانێکی دوور و درێژ هەبێت بۆ چارەسەرکردنی پرسانە بەڵێ دابش کراوە پێشتر بەڵام هێشتاش لە ئاستی تمۆحیەوە نەبووە بەداخەوە ناکرێت ساڵ بە ساڵ چاوەڕوانیەوە بکەین کە هەموو ساڵێک هاوڵاتیان چاوەڕوانیەوە بن کە نەوتی سپی لە مانگی 12 دابش بکرێت بەڵام لە مانگی 4 کۆتایەکەی دابش بکرێت کە هیچ سوودێکیان پێ ناگەێنێ بەداخەوە. باشە بەس وەکو لیژنەکەی خۆتانیت داواتان کردووە کە لێپرسینەوەیەک بکرێت مەسەلا گەر وەزیری سامانە سروشتیەکانیش نەبێت لانی کەم ڕایشکاری سەرۆکی حکوومەت دکتۆر شێورامی بۆ کاروباری وزە بانگ بکەن و لەو بارەی گفتگۆی لەگەڵ بکەن لە پەرلەمانی کوردستان. کاک حەشیم جان یەکێک لە مشکلەکانی لیژنەکەی ئێمە و حکومەتی هەرێمی کوردستانیش نەبوونی وەزیری سامانە سروشتەکانە بەداخەوە دوای ماوەیەکی زۆر لە پێکەنانی کابینەی نوێمی حکومەتی هەرێمی کوردستان تا ئێستاش بەڕێز وەزیری سامانە سروشتەکان تەشریفی نێناوە بۆ پەرلەمانی کوردستان بۆ سوێن خواردن ئێمە چەند جارێک پرسیارمان ئاراستی حکومەت کردووە بە دوواداچوومان بۆ ئەم پرسە کردووە کە ئەمە مشکلەیەکی گەورە بۆ پەرلەمان دروست دەکات چێمە نازانین چێ معنیە بە لێپێچینەوە شێ وەزارەتی سامانە سروشتەکان خازع دەکات بە لێپێچینەوە بەرامبەر بە پەرلەمانی کوردستان بەڵێ بە یاسا ئەم وەزارەتە لەژێر هەیمەنەی پەرلەمان و ڕقابەی پەرلەمانی کوردستاندایە بەڵام لە هەمان کاتیشدا بیرمان نەچێت کە پێویستمانە کە وەزیرێکە بێ وەزیرێکی معەیەن بێت ئیشەکان بەڕێوە ببات ئێمە هەوڵمان داوە نەک تەنها لە ڕێگەی وەزیر و ڕاوێژکاری بەڕێز سەرۆک حکومەت و جێگیری سەرۆک حکومەت و ئەنجومەنی وەزیران بەڵکو هەوڵمان داوە لە ڕێگەی وەزیری دارایی کە معنی بە تەرخانکردنی کەمیەی کە هەیە لە کوردستان لە بری نەوتی دابین کراو بەڵام تا ئێستا جوابێکی واقعیمان وەرنەگرتووە جوابێکی تەواومان وەرنەگرتووە جوابێکی کۆنکریتیمان وەرنەگرتووە من وەکو ئاماژەم پێکرد لە لیژنە کۆبوونەوەمان کردووە هەمین کۆبوونەوەی لیژنەی سامانە سروشتیەکان کە موناقەشەی ئەم پرسە کرابێت ئەوە بووە کە ئێمە کتابمان کردووە بۆ بەڕێز وەزیری دارایی بۆ پڕکردنەوەی ئەو کەمیە بەڵام تا ئێستا کەمیەکە پڕ نەکراوەتەوە بەداخەوە. زۆر باشە بەس ئەو کاری چییە کە وەزیری سامانە سروشتیەکان دانانرێوەندەی کە بەڕێستان بەدواتچووتان کردووە زیاتر لە 7 مانگ وەڵام پرسە دەکرێت ئاراستی بەڵێ من سێ جار پرسیارم ئاراسە کرد و تا ئێستا هیچ وەڵامێکم وەرنەگرتووە هیچ وەڵامێکی فەرمی ئەم پرسە دەکرێت لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران و لە وەزارەتی سامانە سروشتیەکان بکرێت کایە بۆچی ئەم پرسەیەک لا ناکرێتەوە.
بەڵێ بەس خۆتان وەکو پەرلەمانتاران هیچتان دەست نەکەوتووە؟ نەخێر ئەتا ئێستاش من وەکو تا ئێستا کە قسە لەگەڵ جەنابەت دەکەم 3000 پرسیار ماڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان کردووە کە حکوومەتی هەرێمی کوردستان کەی و چێرا دەستپێرێ بۆ سوێن خواردن لە پەرلەمانی کوردستان بۆ کاربەدەستبوونی وەکو وەزیری سامانە سروشتەکان هەتا ئێستا هیچ جوابێکم وەرنەگرتوتەوە. باشە بەس وەکو جگە لە مەسەلەی نەوتی سپی کە ئێستا هاوڵاتی ناچارە بەرمیلێک بە زیاتر لە 125,000 لە بازاری ڕۆژدا بکرێت مەسەلەی قەیرانی غازە وەکو لیژنەکەی خۆتان کە تایبەتە بۆ ئێوە بۆچی کێشەکە ئێستا چارەسەر ناکرێت ئێستا لە سلێمانی شەر بەردەوامە لە هەولێر و لە شارەکانی تریش قەیرانی غاز بەردەوامە؟ بەڵێ بەداخەوە من لە 22/12 دا شتێکمدا بە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بە وەزارەتی سامانە سروشتەکان و بە سەرۆکایەتی پەرلەمان بۆی کە ئاڕاستی بکە بۆ لیژنەی معنی خۆم کە لیژنەی سامانە سروشتەکانە کە بەندە ئەندامێکم لەو لیژنەیە. بەڵام بەداخەوە کات وەزارەتی سامانە سروشتەکان یاداشتێکی بڵاو کردەوە بەیاننامەیەکی بڵاو کردەوە کە ئەم قسانەی بە دەنگۆی بێبنەما ناوزەند کرد کە ئەمە کارەساتێکی گەورە بوو لە بریەوەی کە خەمیەوە بخۆن کە چۆن قەیرانی غاز پێش پێ بگرن و چارەسەری بکەم بۆی کە ڕوونەدات بەڵام وەزارەت بەرپرسی قسەکانی ئەمەدایەوە کە وتی ئەمانە قسەی بێبنەما و بێبەڵگەن. دواترەوە بوو کە بینیمان قەیرانی غاز لە هەرێمی کوردستان دروست بوو. دوو کێشەمان هەبوو لەسەر دروستبوونی قەیرانی غاز. بەشی یەکەمیان پەیوەست بوو بۆ کۆمپانیایی کە ساڵی ڕابردوو تەندەرەکەی لابوو کە عەمباری دەکرد و وەزارەتی سامانە سروشتەکان بە نایاسایی مانگێکی بۆ درێژ کردەوە کە نەدەبوایە درێژی بکاتەوە. و بەشی دووەمی پەیوەست بوو بۆ کۆمپانیای کە تەندەری تازەی بۆ دەرچوو بوو کە ئەم کۆمپانیایە سعری $346 کە هەمان سعری دانا غازە بۆ تەندەرەکە لی داوە بۆی دەرچووە. خۆی ئەمە بە قودرەتی قادر منطق نییە کە ئەم تەندەری بۆ دەربچێت چکە ئەم تەندەرە زۆر زیاتر لە پێویستیەوەی کە کۆمپانیاکە بتوان دابینی بکات. ئێمە $70 پێویستە بۆ نەقڵ بۆ $10 پێویستە بۆ ناوچەی بنیەی تحتیە منطقەی کە غازی تێدایە واتە کەپاسیتی بیڵدینگە کە ئەمە خۆی لە عەقدەکەدا وجودی هەیە بۆ پێی کە عەقدەکە مەعقودی مشارەکەن و خۆی $346 لێدا واتە هەموو کەسێکی منطق دەزانێت کە ئەم عەقدە هەر کەسێک بۆی دەربچێت بە تایبەتی لە وەرزی هاویندا زەرری تێدا دەکات کەواتە ئەم کابرایە دوو دەرچەی لە پێردەما یانەوە تا کوالیتی غازەکە بگۆڕیان بڵەکان کەمتریتەکە یانیش بە نەتیجە و قەیرانی کە دروست بووە کە قەیران دروست بێت و غازەکە گرام بکات. ئێمە بەجددی هاتینە سەرخەت و دواتر لیژنەمان لە ئاگادار کردەوە لیژنەی سامانە سروشتەکان هات سەرخەت بۆی کە بتوانین کێشەیە چارەسەر بکەین. قەیرانی غاز لە هەرێمی کوردستان دروست بوو بەداخەوە کە کێشەکە بۆی ئەمڕۆ گەشتووە. ئێستاش لە هەوڵی وەداین کەم کێشەیە چارەسەر بکەین. ئێمە لەگەڵ وەزارەتی سامانە سروشتەکان قسەمان کردووە و پێماوتون کە ڕێگە نادەین بە هیچ شێوەیەک و قبوڵمان نییە کە نرخی غاز لە 7500 دینارەوە کە نرخی غازی ماڵانە بەرز بێتەوە. بەیاداش داومانە بە ئەنجومەنی وەزیران داومانە بە وەزارەتی سامانە سروشتەکان داومانە بە پەرلەمانی کوردستان و ڕاستەوخۆ قسەمان لەگەڵ وەزارەتی سامانە سروشتەکان کردووە. گرنتی ئەوان داوە کە ئەمان ڕێگە نادەن لە ڕێگەی گرێبەستێکی تایبەتەوە کە ئەم غازە لە 7500 نرخەکەی بەرز بێتەوە. من ئێستا داوام کردووە کە وەزارەتی سامانە سروشتەکان ئەم گرێبەستەشمان بۆ بنێرێت بۆی کە دڵنیایی بدەین بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە نرخی غاز بە هیچ شێوەیەک لە هەرێمی کوردستان بەرز نابێتەوە و دڵنیاییمان پێ بدەن کە لە سەرەتای زستانی ئەم ساڵ لەواتە ساڵی لە سەرەتای کۆتایی ئەم ساڵ لە ساڵی 2020 ئێمە دووساری قەیرانی غاز دەبینەوە جارێشکە لە هەرێمی کوردستان چکە خواستی غاز لە وەرزی زستان بە ڕێژەیەک زۆر چاو بەرز دەبێتەوە بەرچاو بەرز دەبێتەوە لە وەرزی هاوینشدا بە ڕێژەیەکی بەرچاودا دەبەزێت. کۆمپانیاکە من نازانم چۆن تەعامل لەگەڵم کەیسە دەکا بەڵام ئەوەی کە وەکو ئێمە وەکو پەرلەمانی کوردستان بۆمان گرنگە وەکو لیژنەی سامانە سروشتەکان بۆمان گرنگە ئەوەیە کە نرخی غاز لە 7500 دینارەوە زیاتر نەبێ بە هیچ شێوەیەک. باشە بەس گرفتەکەەوە ئێستا دەستیش ناکەوێ ینی قەیرانە کار بەردەوامە ینی وا بڕیار نەبوو چارەسەر بکرێ وەکو خۆتان وەکو لیژنەی سامانە سروشتەکان سەدانی کێڵگەی کۆرمۆرتان لە چەمچەماڵ کرد. ئەمەش بۆچی گرفتەکە ناکرێەوە ئەم شێویشتە تام کاک حەشیم جان بەڵێ ئەمە سەردانی منطقەکەمان کرد. ئێمە بەڵێ سەردامان کردن ئێمە دوو کێشەمان هەیە کێشەیەکیانەوەیە کە کۆمپانیاکە بڵی پێویست نییە بۆ گواستنەوەی ئەم غازە لە کۆرمۆرەوە بۆ بازاڕە تیجاری و بازاڕەکانی هەرێمی کوردستان کە هیچ ڕێگریەک نییە لە بارکردن و تێکردنی غاز لە بوتڵەکان و ناردنی بۆ ناوچەکانی هەرێمی کوردستان. کێشەی دووەمانەوەیە کە تەقە دەکرێت ناو بەناو چەند تەقەکەرێک دەژیر کراون ئەم تەقەکەرانە بەداخەوە من پێشتر وتومە و چەند بارەشی دەکەمەوە کە ئەمە دەستێکی لە پشتەوە بۆ تێکدانی استقرارەتی منطقەی سلێمانی بۆی کە لە پشتەوە دەست بۆ لایانی سیاسی دەڕابچێشرێت و پەنجەی تۆمەتی بەڕوودا بەرز بکرێتەوە. ئێمە بە هیچ شێوەیەک ڕێگە بۆ نادەین و هەوڵ دەین زوو بە زوو تەقەکەرەکان دۆزرێن و بدرێن دادگا بۆی کە کێشەی غاز لە هەرێمی کوردستان چارەسەر بێت و ئاسایشی چەمچەماڵ لە دوو ڕۆژی ڕابردوو چەند تەقەکەرێک دەزیر کردو خۆشبەختانە ئەمە سەرداوێکە بۆی بتوانین تەقەکەرەکانی تر دەژیر بکەین و ڕێگە نەدەین هیچ دەستێکی ڕەش لە پشتی تەقەکەرەکانەوە بێت بۆی کە کێشەی غاز لە هەرێمی کوردستان چارەسەر بێت و قەیران بە هیچ شێوەیەک لە هەرێمی کوردستاندا دروست نەبێتەوە بۆ غاز. بەڵێ بەڵام خۆی ئێستا بەردەوامە ینی ئێستا قسە لەسەرەوە بوو کە مەسەلەن بەوەی ململانی حیزبیشەوەیە ئایا ململە حیزبیەکە لە نێوان مەسەلەن یەکێتی نیشتیمانی خۆی دابێ یاخۆ لە نێوان پارتی و یەکێتی داوای لەسەر قازانجی گواستنەوەی غازەکە کە پەرلەمانتارێک باز دەکە کە $30 میلیۆن لە مانگێکدا.
بەداخەوە کاک حەشیم ناکرێت حکومەت هەرێمی کوردستان کاتێک کە دووساری قەیرانێک بۆ 50 تۆمەت بۆ لایەنیش دیاریکرا ڕابچێشێت حکومەت لە بریەوەی کە بیر لە بەیاننامە دەرکردن و بیر لەوە بکاتەوە چۆن پینەوپەڕۆی کۆمەڵە کوردەکاری خراپ بکاتەوە وا باشترەکە بە خۆی دابسێتەوە 50 تۆمەت بۆ هیچ لایەنێکڕان چێشێت بیر لەوە بکاتەوە چۆن کێشەکانی چارەسەر بکات من پێم وایە ڕاکێشانی 50 تۆمەت بۆ یەکێت نیشتیمانی کوردستان بە ویژدانێکی یەکجار گەورەیە بۆ پێی کە جەنابی کاقوبات کە جێگری سەرۆک حکومەتە و لەسەر پشکی یەکێت نیشتیمانی کوردستان جێگری سەرۆک حکومەتە جەنابیان بۆ پەڕی فەخرەوە بە هیمەتێکی زۆرەوە لەسەر خەت بوون لەگەڵ ئێمە و لەگەڵ تەواوی ئەندامانی لیژنەکە بۆی کە بتوانین زوو بە زۆم کێشەیە چارەسەر بکەین من پێم وایە پەرۆشی کاقوبات کیفایەت بە بۆی کە ئێمە هەمومان لەوە تێبگەین کە ئەمە دەستێکی درە لە پشتی ئەم بابەتەوە کە یەکێتی بە هیچ شێوەیەک و دوور نزیک ڕەبتی بەم بابەتەوە نییە بەڵکو ڕەنگە لایەنێکە بێت یاخود لایەنی تر هەبێت لە هەرێمی کوردستان کە لە پشتی تەقەکەرەکانەوە بێ بۆی کە ئەم کێشەیە بخاتە پاڵش نیشتیمانی کوردستانەوە باشە و دەستە کێ کە لە پشتەوەی ئەگەر مەسەلەن بەڕێز دڕەتی دەکەوێت کێتی نیشتیمانی کوردستان بێ بە دوواداچوونمان کردووە چەند کەسێک دەستگیر کراون چاوەڕوانین کە دادگا بە وردی لێکۆڵنەوەی خۆی بکات و بۆمان ڕابگەێنێ و بۆ ڕای گشتیشی ڕابگەێنێ کەم کەسان چێن کە لە پشتی تاقیکردنی تانکەرەکانی غازەوەن یعنی دەرکەوتوو ئەوانەی کە دەستگیر کراون سەر بە یەکێتی نیشتیمانینی نەخێر تا ئێستا بە ئەکیدی بەڵێ بە هیچ شێوەیەک یەکێتی نیشتیمانی کوردستان نە دوور نە نزیک نە پەیوەستە بەم بابەتەوە نە بە هیچ شێوەیەکیش ئێمە وەکو حزبێکی سیاسی تەداخولی ئەم پرسە دەکەین ئەم پرسە پەیوەستە بە حکومەتی هەرێمی کوردستان و پەیوەستە بە گرێبەستێکی دیاریکراو لە نێوان داناغاز کە کۆمپانیایەکی گەورەی گەورەی لە هەرێمی کوردستان و حکومەتی هەرێمی کوردستانەوە و ئەم کێشەیە پەیوەستە بە حکومەتی هەرێمی کوردستان بۆیە من بەلامەوە سەیرە کە حکومەت بێ بەڕاستی 50 تۆمەت بۆ هیچ کەسێک ڕابچێشێت لە بریەوە کە کێشەکان و قەیرانەکانی پێ چارەسەر بکات و پەردەپۆشی بکات بەڵکو دەبێت حکومەتی هەرێمی کوردستان جددی بە هەموو لایەنە بەشدارەکان لە حکومەت بە یەکێتی نیشتیمانی کوردستان بە پارتی دیموکراتی کوردستان و بە زودنەوەی گۆڕانیشەوە بێنە سەرخەت بۆی کە بە شێوەیەکی باشم کێشەیە حەل بکەن و قەیرانی غاز لە هەرێمی کوردستان چارەسەر بکەن تا هەوڵاتیان دووساری قەیران دوای قەیران نەبنەوە لە هەرێمەکەماندا باشە بەس ڕەنگە هەر هاوڕێی خۆت بوێ لە لیژنەی ساوانە سروشتەکان دەیوت یەکێتی نیشتیمانی لە سەڵاتچلی پشەکەی بەردەکەوێەوە ئەوەشی ململانی حزبیە کە ئەم مەسەلەن کێشەی غازە دروست بووە لەسەر قازانجی گواستنەوە وەکو چێ بنمونە بۆ نمونە کاگعالی لە بەرنامەکەی ئێمە باسی لەوە کرد کە لە سەدا چلی ئەو گرێبەستەی کە کراوە ئێستاش کۆمپانیاوێکە بۆ ئیدارەی گشتی یەکێتی نیشتیمانی ئەمە ئەسڵ ئەساسی نییە ئەم گرێبەستە چەندمان دەزانین کە چێ و بۆ چێ دەرچووە کەسێک سەرپەرشتی دەکات من هەموو ئەو دەنگوانە بە درۆ دەخەمەوە لێرەوە ئەم دەنگوانە بە بەتاڵ دەخەمەوە ئەمانە باتڵن و هیچ ئەساسێکیان نیە یەکێتی نیشتیمانی کوردستان نەکن دوور نە نزدیک پەیوەست نیە بەم بابەتەوە وەکو ئاماژەم پێکرد ئەم بابەتە پەیوەستە بە حکومەتی هەرێمی کوردستانەوە گرێبەستێکە لە داناغازەوە کراوە ئەم داناغاز ڕاستەوخۆ لەگەڵ حکومەتی هەرێمی کوردستان تەنسیقیەیە لە ڕێگەی گرێبەستێکی دیاریکراوە و ساڵانە هەموو ساڵێک لە کۆتایی ساڵدا گرێبەستێک ئاشکرا دەکات کە چەند کۆمپانیاک توان بەشداری بکەن بۆ گواستنەوەی 1000 تۆنی غازی شل لە کۆرمۆرە و بازاڕەکانی هەرێمی کوردستان هەڵبەت ئەم کێشەوە ئاماژەم پێکرد حکومەتی هەرێمی کوردستان دەبوایە زووتر مشوری بخوا بۆ یەکەم کێشەیە دروست نەبێت ئێمە راپۆرتماندا بە حکومەتی هەرێمی کوردستان راپۆرتماندا بە وەزارەتی سامانە سروشتەکان حکومەتمان ئاگادار کردەوە لەو کێشەیە و ئاماژەمان بۆ کرد کە ئەم کێشەیە بەرمەبنای تەندەرێکی خراپەوە دروست دەبێت کە بە نەتیجەش دروست بوو بەداخۆ تا ئێستا نەتوانراوە چارەسەر بکرێت باشە بەس کۆمپانیەکە پێشتر ڕەتی کردەوە کە بڵێن تەنکەر و بتڵی غازی پێویستی نەبێ وتی زیادەمان هەیە یعنی ئێستا و کێشێک کە دروست بووە ینی بەڕێزە دڵنیای لەوەی کە هیچ ڕێگری یەک نییە وە کوێزی ئەمنێ کە غاز بگاتە شارەکان حەشیمجان ئێمە ئامارمان لا ئێمە لە کۆرمۆرەوە ئێمە لە کۆرمۆرەوە ئامارمان لا بووە کە لە سێ ڕۆژی قەیران هیچ ڕۆژێک لە 35 بتڵ زیاتر باگ نەکراوە لە کۆرمۆرە بگوازرێتەوە بازاڕەکانی هەرێمی کوردستان لە کاتێکدا ئەمە هەموو ڕۆژێک پێویستمان 52 بتڵ هەیە بەلانی کەم 52 بتڵ بۆ تەواوی ناوچەکانی هەرێمی کوردستان من ناڵم بەتەنها ئەمە کێشەکە ئەمە کێشەیە و لە هەمان کاتیشدام تەقکەرم تەقکردانەش و تەقکەرەکانیش کە لە پشتی ئەم کێشەوە ئەمەش خۆی کێشەیەکی تری دروست کردووە کە لەبەر ئەم دوو هۆکارە بووە کە قەیران دروست بۆ لە هەرێمی کوردستان کە لە هەوڵی چارەسەرکردنی وەکو باس باشە سوپاس دەکەم ناوبڕێکی کورتمانێ دواتر باسی قەیرانی کارە باش دەکەین بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕینە وڵات تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەمە و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە بە بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنگی چەندین ساڵیان لەگەڵدایە بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن
ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێکچوویەکی ڕۆژانەی نییە، هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت. فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر. ناونیشان سلێمانی، شەقامی مامۆستایان، نزیک شەقامی قەنات، تەلاری جاسەنا. 0 153 85 85. ئەم کوڕانەوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە. ئەم چەشناوی پاریە حەزی لە چپسێنی نییە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە. هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی. نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە. وشاری نینی تامێکی لە یاد نەکراو. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. زارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز. کاک کاروان ئەگەر بینی سەرپرسێکی تر ئەویش پەیوەندی بە جۆرێک لە جۆرەکان بە مەسەلەی سوتەمەنیەوەیە، ئەوی مەسەلەی قەیرانی کارەبایە. بۆچی ئێستا لەم کابینێ بەراورد بە کابینەکەی پێشتر بڕی کارەبا کەمتر بۆتەوە؟ حشیمجانێکێک لە کێشەکانی تر لە هەرێمی کوردستان کێشەی کارەبایە. ئەم پرسە پێویستی بە چارەسەری کۆنکرێتی و هەمیشەیی و ڕیشەیی هەیە. ئەم پرسە ناکرێت تەنها بە سەطحی لێی بڕوانین و پێمان وابێت کە ئەمە چارەسەرێکی کاتی بۆ دەکەین دواتر بیرمان دەچێتەوە کە دووبارە لە وەرزی زستان دووساری هەمان گرفت دەبینەوە. منۆکو ئاماژەم پێکرد کە قەیرانەکان لە وەرز بۆ وەرز گۆڕانکاریان بەستەردا دێت. ئەگەر مدابعە بکەین و بە وردی دیقەت بدەین لە وەرزی زستان خواستی بەکارهێنانی کارەبا زۆر بەرز دەبێتەوە. بەڕادەیە کە دەگاتە نزیکی 4500 بۆ 7000 مێگاوات کارەبا لە هەرێمی کوردستان. لە کاتێکدا ئێمە لە هەرێمی کوردستان تەنها 3600 مێگاوات کارەبا بەرهەم دێنین. ئەم جۆرە کارەبایی کە بەرهەمی دێنین نزیکی 650 مێگاواتی هایدروپاوەر، ئەوەی تریشی لە گازی ڕەش و لە وردەکارەکانی ترەوە دێت کە حکومەت خۆی لە سەرچاوی جیاواز و دابینی دەکات. بەڵام ئەم پرسە بەردەوام دووبارە دەبێتەوە. بۆچی چکە ئێمە کێشەی دابەشکردنمان هەیە، بەتەنها کێشەی بەرهەمهێنانی کارەبامان نیە، کێشەی تەولیدمان نیە بەتەنیا، بەڵکو کێشەی دیستریبیوشن تەوزیعی کارەبامان هەیە کە کێشەیەکی گەورەیە کە بەشێکی زۆری کارەبای هەرێمی کوردستان بە فیڕۆ دەڕوە، بە هەدەر دەڕوە لە کاتێک کە دابەش دەکرێت. بۆ ئەم پرسە پێویستمان بۆ هەیە کە حکومەت هەرێمی کوردستان دوو پلان جێبەجێ بکات. ئەم پلانی کە پێوەری زیرەکەم باوەڕم تەنها بە ڕەخنەگرتن و دەستنە سەر برینەکانی بەڵکو باوەڕم بە چارەسەری شەیە. چارەسەری ئەم پرسەش دووبارە چارەسەرێکی زۆر گرانیە. حکومەت هەرێمی کوردستان دەکرێت بە پرۆسێسێکی بەردەوام ئەم پرسە چارەسەر بکات. بابەتی یەکەم بریتە لە ئەم پێوەری زیرەکەی کە حکومەت هەرێمی کوردستان بۆ ماوەیەکی زۆرەکە کاری لەسەر دەکات کە پێی دەوترێت سمارت میتر، واتە پێوەری زیرەک کە حکومەت هەرێمی کوردستان لە ئێستاشدا لە سلێمانی دەستی پێکردووە، لە شارەکانی تر هەرێمی کوردستان بەشێکی دەستی پێکردووە. کام کێشەیە چارەسەر بکات. بەشی دومی پێوەستە بەوەی کە حکومەت هەرێمی کوردستان بیر لە بەدیلی ئەم جۆرە بەرهەمهێنانی کارەبا بکاتەوە کە وزەی بەدیلە کە وزەی نوێبووەکانە. وزە نوێبووەکان بە هەموو جۆرەکانیەوە سیوین تۆرباین بێت، سی هایدروپاوەر بێت کە دەبڵی تۆرباین بکرێتەوە بۆ ناوچانێک کە هەمانەوەکو دەربەندی خان و دوکان، وەچی ئەوەی کە تاقەی شەمسی بێکی ئیستفادەی لێ بکەینەوە. من پێم وایە ئەمە چارەسەرێکی ڕیشەییە. ئەگەر متابعە بکەین لەسەر لە زۆربەی ناوچەکانی دنیا لە ناوچە پێشکەوتوەکان لە وڵاتە پێشکەوتوەکان هەتا ئەمانەی کە ڕێژەیەکی زۆری نەوتشیانە وەکو نەرویج 95 کارەبای نەرویج لەسەر وزە نوێبووەکانە. بەمانایەوە نایە کە ئەم وڵاتە هیچ بەرهەمەی تریش بەرهەمهێنانی کارەبای نەبێت یاخودی سەرچاوێشتری بەرهەمهێنانی کارەبای نەبێت، بەڵکو ئەشکالەکە لەوەدایە کە دەبێت دەست بۆ بردرێت هەم بۆ پاکراکردنی ژینگە و بۆ هەم ڕەخسانی دەرفەتی کاری زیاتر و بۆ دابینکردنی کارەبایە هەمیشەی بۆ هەوڵاتیانی هەرێمی کوردستان. ئێمە ماوەیەکی زۆرە بەدەست قەیرانی کارەباوە دەناڵێنین. ساڵ بە ساڵ دووساریەم گرفتە دەبینەوە، ساڵ بە ساڵ هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەبێت لە وەرزی هاوین تا وەرزی زستان چاوەڕوانی ئەو بکەن کە ناتوان هۆکاری سارکەرەوە لە وەرزی زستان بەکاربێن، هاوین بەکاربێن، هۆکاری گەرمکەرەوە لە وەرزی زستان بەکاربێن بەهۆی کەمی کارەباوە. ئەمە شۆکارەکەی لۆدی کارەبایە. بەشەکەی تری وەکو ئاماژەم پێکرد لۆستی کارەبایە کە دابەشبوونە ونبوونی کارەبایە. بۆیە یان دەبێت حکومەت هەرێمی کوردستان پەلە بکات لە تەواوکردنی پێوەری زیرەکی ماڵان کە ئێستا سەرقاڵی بەستنیەتی لە ڕێگەی چەند کۆمپانیایەکەوە لە هەرێمی کوردستان کە کۆمپانیای دیێمای مالیزی پێوەرەکان دابین بکات کە حراراتێکی بە بزان 50 بۆ 60 حرارەتی پلەی هەیە بۆ هاوین و یانیش دەبێت پەنا بە بۆ زەنوێبووەکان کە ئەمە چارەسەرێکی ڕیشەییە. بۆیە ناکرێت ئەم کێشەیەوەکو کێشەیەکی سەطحی چەمە تەماشا بکرێت و بەردەوام تەماشای بکەین و چاوەڕوان بکەین تا خۆی چارەسەر دەبێت. باشە بە زۆکو غاز کە باز لەوە دەکرێت کە ئێستا لە سەڵات چلی وێزگەکانی بەرهەمهێنانی کارەبا
بە غازی بڵێن سروشتی کار دەکەن وەکو غازی سروشتی ئایا ئێمە هەرێمی کوردستان غازی سروشتی کەمە ناتوانێت مەسەلەن دابینی کە ئێستا باز لەوە دەکرێت کە مەسەلەن نیوەی وێزەکانی بەرهەمهێنانی کارەبا بەهۆی دابینەکردنی غازی سروشتیەوە ناتوانرێت کاریان پێ بکرێت؟ کاک حەشیم جان ئێستا حکومەتی هەرێمی کوردستان ئەم گرێبەستەی کە کردوێتی دەبێم غازە زۆر زیاد بکات لەو ڕێژەیە کە هەیە ڕەنگە ئەمە خۆشی بتوانێت دەرفەتێک بسازێنێت تا حکومەت سوودمەند بێتیدا بتوانێت هەم ڕێژەی کارە باش پێ بەرز بکاتەوە بەڵام وەکو ئاماژەم پێکرێمە کێشەی ئەم خامانەمان هەیە کە دەیخینە پاڵەوگەکان بۆ بەرهەمهێنان بە بەڵکو وەکو ئاماژەم پێکرد کێشەی نەوتی سپی کێشەی بنزینەمانە دوو کێشەی ترن کە سەرباری ئەم خامانەن کە ئێمە ناتوانین دابینی بکەین و کێشەی کارە باش بە هەمان شێوە من پێم وایە ناکرێت تەنها چاوەڕوان بکەین کە غازی سروشتی بەرهەمەکەی زیاد بکات گازی ڕەش بەرهەمەکەی زیاد بکات هایدرۆپاوەر بەرهەمەکەی زیاد بکات باران زۆر ببارێت بەڵکو ئەمە پێویستی بە چارەسەر ڕێشەیی هەیە پێویستی بۆ هەیە کە بین ئەم هایدرۆپاوەران دەبڵ بکەینەوە وێزگەی کار و ئاوی تر دروست بکەین لە هەرێمی کوردستان بەنداوی تر دروست بکەین لە هەرێمی کوردستان کەمە هەم سوودی ئاوی هەم سوودی کارەباشی هەیە هەم سەرچاوەیەکی ئاوی گرنگیشە بۆ تەواوی هەرێمی کوردستانیش و لە هەمان کاتیشدا بیر لە وزەینەوە بۆ بکەینەوە ئێمە پرۆژە یاساکمان داوە بە سەرۆکاتی پەرلەمانی کوردستان کە حاڵی حکومەتی هەرێمی کوردستانی کردووە حکومەتی هەرێمی کوردستان لە مانگی دەوە ئاڕاستی وەزارەتی کارەبای کردو تا ئێستا وەڵامیان نەداوەتەوە لە کاتێکدا باسمان لە وینتۆربانی کردو وینتۆربانی لە هەرێمی کوردستان زۆر واردەبوو بەکارهێنان پرۆژە یاساکە چی لە ئێمە باسی ئەوە دەکەین کەم پرۆژە یاسا باسی وزەنێبووەکان دەکات باسی وزەنێبووەکان دەکات من ئەگەر بەڕاستی بزانم کە وەزارەت هەرجواب ناتەوە پرۆژەکە دەخینە ڕوو بۆ ڕایگشتی بۆی کە ڕایگشتی لە ئاگادار بکەینەوە کەم پرۆژە چەندە پرۆژەیەکی استراتیژیە چەندە گرنگە و بە واژەی زۆربەی فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان تەقدیمی سەرۆکاتی پەرلەمان کراوە کە حالەی سەرۆکاتی حکومەت کراوەی حالەی وەزارەتی کارەبا کراوە تا ئێستا وەڵام وەرنەگرتووە باس لەوە دەکات کە چۆن بتوانین لە ڕێگەی وزەی باوە کە پێشتر کۆمپانیایەکی ئەڵمانی چەند ساڵی ڕابردوو بە هەمانجی لەگەڵ وەزارەتی کارەبا خۆی تەنسیقیەوەی کردووە کە بتوانێت وزەی بابێنێتە ناو هەرێمی کوردستان بۆ بەرهەمهێنانی کارەبا تا ئێستا وەزارەتی کارەبا نەیکردووە باسمان لەوە کردووە کە چۆن لە ڕێگەی تاقەی شەمسی بینایەتی تازە کە دروست دەکرێت ملزم بکرێن ڕێگەی بینایی وەخو ئیجازەی بیناییان پێ نەدرێت بە هیچ شێوەیەک بە دروستکردن هەتا وەکو تاقەی شەمسی ستا 25 بەرهەمهێنانی کارەبایان نەبێت ئەمانە کۆمەڵە هەنگاوی زۆر باشن پێم وایە کێشەی کارەبامان بۆ چارەسەر دەکەن هەم هاوکارێکی زۆر باش حکومەتی هەرێمی کوردستان دەبن بەڵام وەسەیرە تا ئێستاش بەڕاستی بەداخەوە کە وەزارەتی کارەبا وەڵامی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان نەداوە تا بتوانین خوێنەوە یەکەم بۆ پرۆژە یاساکە بکەین ئەم پرۆژە یاسا توانێت حەلی بەشێکی کێشەی کارەبا بکات لە هەرێمی کوردستان هەرچەندە قەیرانەکە قوڵە هەرچەندە ڕەنگە لە سەرەتادا تەکالیفی مادی زۆری هەبێت تەبعەتێکی مالی زۆری هەبێت بەڵام بە نەتیجە لە پلانێکی ماوە دوور و درێژدا لە چەند ساڵی داهاتوو هەم حکومەتی هەرێمی کوردستان تێیدا ئیسفاد دەکات کە پارەیەکی کەمتر لە کارەبا سەرف دەکات هەم تەواوی هاوڵاتیان هەرێمی کوردستان دەتوان کارەبایەکی بەردەوامیان هەبێت سەرباری ئەمانەش وەکو ئاماژەم پێکرد ئەم پرۆژی پێوەری زیرەکی سمارت میتەرە کە حکومەتی هەرێمی کوردستان خۆی هەیەتی و سەرقاڵی بەستنیتی لە ڕێگەی چەند کۆمپانیایەکەوە لە هەرێمی کوردستان ئەمەش دەتوانێت کێشەکە چارەسەر بکات بەڵام پرسیارەکە ئەمەیە ئایا کەی ئەم پرۆژەیە تاوا دەبێت ماوەی 2 ساڵ درێژ کرایەوە بە هیچ مبەرێک ئێمە چاوەڕوانین کە دووبارە پرسیارمان ئاڕاستی حکومەتی هەرێمی کوردستان کردووە لە ڕێگەی وەزارەت لە ڕێگەی پەرلەمانەوە بۆ وەزارەت بۆی کە جوابی مان بداتەوە کەم پرۆژەیەکەی دێدلاینەتی و کەیش تاوا دەبێت باشە بەس باز لەو دەکرێت ئێستا ئەو ئامارانە دروستن کە لە سەدا 30 کارەبای هەرێم بە فیڕۆ بدرێ یاخود بدەزرێ ینی زۆربەی خەڵکی بڵین بەرپرسن ئەوانەی کە زیادە ڕۆیان کردوتە سەر کارەبای نیشتیمانی واللهی من ئامارێکی دقیقم لا نییە کە چێ زیاد ڕۆی کردوتە سەر کارەبای نیشتیمانی بەڵام بڵێ ئێمە بەڕێوەبەری دابەشکردنی کارەبای هەرێمان بان کرد بۆ پەرلەمانی کوردستان بۆ لیژنەی سامان و سروشتەکان بەڕێزیان ئاماژەیان بە ژمارەی زۆر ترسناک کرد بەڕاستی کە کارەبا لە دابەشکردن داون دەبێت بۆیە من ئاماژەم بۆ کرد لە سەرەتادا ئێمە تەنها کێشەی تەولیدمان نییە بەڵێ بەرهەمهێنانی مێگاواتی کارەبامان زۆر نییە کە 3600 مێگاواتە بەڵام لە هەمان کاتیشداگەرم کارەبایە بە شێوەیەکی منەظەم دابەش بکرێت ڕەنگە ئەم کێشەی کە ئێستا هەیە زۆر ئاسانتر تعامل لەگەڵ بکرێت و بتوانین مامەڵە لەگەڵ بکەین و حەلی بکەین بەڵام بەداخەوە کە ڕێژەیەکی زۆر نزیکی 140 کارەبا لە هەرێمی کوردستان بەهەدەر دەڕوا لە دابەشکردن بەهەدەر دەڕوا دواتە تەولیدی کارەبا باشە بەرهەمهێنانی کارەبا زۆر لە ئاستێکی وەسەطدا و باشە بەڵام دابەشکردنەکەی بەڕادەیەکی زۆر بەهەدەر دەڕوا من بۆیە باسم لەوە کرد کە ئەم سمارت میتەرە دەتوانێت حەلی بکات چونکە سنتەرێکی سۆفتوێری هەیە ئەم سنتەری سۆفتوێرە دەتوانێت تەحدیدی ئێمە بکات کە هیچ کەسێک نەتوانێت لە بۆکسەکانەوە کارەبا دزە پێ بکات و ماڵەکەی خۆی یاخود بتوانێت دەستکاری بکات و بەهەدەری بدات بۆیە پێم وایە ئەمە چارەسەری بکات وەکو بۆیە من زۆر سوورم لەسەرەوەی کام پرۆژێ بچێتە بواری جێبەجێکردنەوە بەڵکو بتوانین سوودی لێ ببینین بەڵام ئامارێکمان لەبەردەستە کە چێ زیادە ڕۆی کردوتە سەر کارەبای نیشتیمانی تا ئێستا ئامارێکی تەندروستمان لەبەردەست نییە و پێم وایە وەزارەتی کارەبا خۆش تا ئێستا ئاماری لا نییە باشە بەس کە کاروان ئیدارەدانی خاوەن مەولیدەکان لە مەسەلەی کارەبا زۆر باشتر لە حکومەتی هەرێمی کوردستان بۆچی خاوەن مەولیدەیەک بتوانێت 12 کاتژمێر کارەبا بدا بەڵام حکومەت ئێستا کەمتر لە 6 کاتژمێر ئیدارەدانی خاوەن مەولیدەکان باشترە لە حکومەت
نا ڕەتی بەمەوە نییە وەکو باسم کرد ڕەتی بە خواستی کارەباوە هەیە ڕەتی بە خواستی بەرەمەنانی کارەباوە هەیە کاتێک کە وەرزی زستان دێت هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ کاری گەرمکردنەوە چی ئاوی گەرم بێت چی خۆ گەرمکردنەوە بێت کارەبایان پێویستە بۆ ئەم مەبەستە پێویستیانە کارەبا بە ڕژێر زیاتر بەکاربێن کاتێک کە تۆ مۆلیدەت هەیە کارەبا خەتێکی مۆلیدەت هەیە بڕێکی دیاریکراو بەکاردێنی ڕەنگە 3 ئەمپێر بۆ 4 ئەمپێر بێت بەڵام کاتێک کارەبای نیشتیمانی هەیە ڕەنگە زیاتر لەمە بەکاربێنی بۆیە ئەم مێگاواتەی کارەبا کە بەرهەم دەهێنرێت لە هەرێمی کوردستان بەشی ئەم خواستەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ناکات کە خواستێکی بەجێیە کە دەکرێت ڕەنگە چارەیەتر وەکو ئاماژەم پێکرد بە ڕێگەی چارەتر حەل بکرێت بە میکانیزمی تر حەل بکرێت لە هەرێمی کوردستان بەڵکو ئاماژەم پێکرد ئەمە پەیوەستە بە خواستی هاوڵاتیانەوە کە عادەتەن لە وەرزی زستان لە مانگی 11 بۆ 12 تاوەکو مانگی 2 بۆ 3 ئەم کێشەیە دووساری هەرێمی کوردستان دەبێت و لە هاوینیشدا لە مانگی 4 تا مانگی 7 بۆ 8 ئەم کێشە دووبارە دووساری هەرێمی کوردستان دەبێتەوە تاکە چارەسەر دەستبردنە بۆ وزەینەوە بۆەوە بۆ تەواوکردنی پرۆژەی سمارت میتەرە بەڵام کێشەی کارەبامان خۆی دەمێنێتەوە تاوەکو دەست بۆم 2% نەبین بەڵێ کاتمان کەمەوە بەس لەسەر داهاتینە و تیژ دەمێ پرسیار لێکۆم کە بەڕێزوتت ئێستا وەکو لیژنی سامانە سروشتەکان ئەمەدەی ئاگادارن ینی بەڕێزوتت زیاتر لە 450,000 بەرمیل نەوت دەفرۆشێت تەنها 300 میلیۆن دلاری دێتەوە وەزارەتی دارایی ئەوەی تر چەند دەکەنایەتەوە وەزارەتی دارایی من نا عفوم کە جارێ پێش هەموو شتێکەمەوە وەکو لیژنە ناچکەوە وەکو لیژنە تا ئێستا کەسمان جوابمان نەدراوەتەوە وەکو بە دوواداچوونی شخصی من کۆمەڵێک ڕقام دەستکەوتووە بەداخەوە دووبارە بە شێوەیەکی فەرمی هیچ شتێکت دەست ناکەوێت کە تا ئێستا وەزارەت جوابی ئەم ڕقەمان ناداتەوە ئێمە دەزانین کە 470,000 بەرمیل لەوت لە هەرێمی کوردستان بەرهەم دەهێنرێت دەفرۆشرێت وەکو ئاماژەم پێکرد کە حکوومەتی هەرێمی کوردستان بڕێک پارەت نرێتەوە بۆ وەزارەتی دارایی کە ئێمە چەند ساڵ لە کابینەی هەشتەمیش و لە کابینەی نوێمیش بەداخەوە گوێمان لە وەزیری دارایی بووە هەردوو وەزیرە بەڕێزەکە ئاماژەیان بۆ کردووە کە تەنها 300 میلیۆن دلار دێتەوە وەزارەتی داراییەوە جێگەی پرسیارە لە کاتێکدا کە نرخی نەوت لە 40 دلار بێت هەر 300 میلیۆن دلار بێتەوە وەزارەتی دارایی لە کاتێکدا کە نرخی نەوت بگاتە 6 دلار هەر 300 میلیۆن دلار بێتەوە وەزارەتی دارایی نای بەڕاستی ئەمە جێگەی هەڵوەستەکردنە بۆ ئێمە وەکو ئەرچی پەرلەمانی خۆمان کاری پەرلەمانی کاری ڕقابە بە دوواداچوونە ئێمە بە دوواداچوونمان کردووە هەوڵمان داوە کە بگەین بەم پرسە تاوەکو بزانین بەڕاستی ئەم پارەیە چەند دەکەدێت بۆ وەزارەتی دارایی و بە فعلی چەند پارە لە داهاتی نەوتە و ئەم پارەیە چی بەسەر دێت چۆن بتوانین داهاتەکانی تر کۆ بکەینەوە و ئەمە یەکێک بۆ لەو پرسانەی کە ئێمە مناقەشەیەکی جدیمان لەبارەوەی کردووە تا بتوانین چاکسازی لە هەنگاوی دومی چاکسازی داکەوەکو چینێک وەکو پرۆسێسێک بە دوای دابڕۆین پرۆسەی ڕخستنەوەی داهاتەکانی هەرێمی کوردستان دابێت لە زمانی ئەمانەدا داهاتی نەوت هەرێمی کوردستانە کە وەکو ئاماژەم پێکرد کە بە داهاتی نەوت بە داهاتی غیرە نەوت داهاتی خاڵە سنووریەکان و ئەم تەمویلەی کە لە ئەمریکاوە دێت و ئەم پارەی کە لە بودجەی 2019 عراقەوە جێبەجێ دەکرێت و نەرێ بۆ هەرێمی کوردستان و تەسبیت کراوە بەمەشەوە ئەم داهاتان هەمووی کۆ بکەینەوە بیخەینەوە خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان و لەستێ بودجە سەرچەکەدا سەرفی بکەین کە بودجە هەمیشەیە وەکو بودجەی فەرمانبەران و موچەی فەرمانبەران و بودجەی سمار و بودجەی تەشغیل لە هەرێمی کوردستاندا باشە بەس ئەو کارکارۆنەوەی کە بەداچوونت کردەبێ ینی 300 میلیۆن دێتە وەزارەتی دارایی ئەی چەند داوای تر ناگەڕێتەوە ئەمە وەزیر خۆی دێڵێ بەڵێ ئەوی وەزیر خۆی دێڵ ئەی چەند بەپی پێشبینەکانی بەداخەوە والله ئەمەوە پێشبینی ناکرێت مە ڕقەمێکە خۆی دەبێت حکومت بێڵێت کاک حەچیمجان ئەم ڕقەمە زۆر ئەساسە دەبێت حکومەتی هەرێمی کوردستان خۆی دانی پێدا بنێت کە ئەم ڕقەمە ئەوەندەیە کە پێویستمان بۆ هەیە کە ئەم پارەیە سەرف بکەین وە کۆمەڵانی خەڵکی کوردستان لە سەرتەم پرۆژەکانیاندا ئێمە هیچ ڕقەمێکی فەرمیمان لا نییە وەکو پەرلەمانی کوردستان من تەحەدا دەکەم هیچ کەسێک ئاگای لە داهاتی نەوت لە حکومەتی هەرێمی کوردستاندا وە زیاتر لە چەندان جار پرسیارمان ئاڕاستی حکومەت کردو بۆ ئەم پرسە تا ئێستا وەڵامان وەرنەگرتووە و ئێمە لە سەرباری ئەمانەشدا داوامان کردووە کە دیلۆیت کە تطقیقی نەوت دەکات کە ئەو دیشنی نەوت دەکات وردبینی نەوت دەکات لە هەرێمی کوردستان لانی کەم دیلۆیت راپۆرتەکانی بڵاو بکاتەوە دیلۆیتیش ماوەیەکی زۆرە هیچ راپۆرتێکی بڵاو نەکردوەوە لەسەر چۆنەتی ناردنی نەوت لەسەر فرۆشتنی نەوت هەناردەکردنی بە بۆڕی بە تانکەر بە هەموو وردەکارەکانی ئەم پارەی کە دەستمان دەکەوێت ئەم پارەی کە لە وردەکارەکان سەرف دەکرێتەوە ئەم پارەی کە لە ناوخۆ سەرف دەکرێت پارەی کە درێ بە قەرز کە 24 میلیارد دلار بووە ئەم پارەی کە بۆ ئیستهلاکی محلی ئەم پارەی کە بۆ کۆمپانیاکانە حتا ئێستا هیچ شتێکمان دەست نەکەوتووە لێ باشە بەس خۆی خۆجێگری سەرۆکی حکومەت لە پشکی ئێوە ئەندامی لیژنەی بڵین هەرێمی نەوت و غاز ئەندامی ئەنجومەنی هەرێمی نەوت و غاز ئەویش ئاگاداری داهاتی نەوتنی یاخود وەزیری دارایی کاتە پەرلەمان ئەویش ئاگادار نەبوو پرسیارتان لێ نەکرد لە کاتی یاسای چاکسازی هەتا ئێستا ناتوانین لە یاسای چاکسازی پرسیاری لەکەی چکە یاسای چاکسازی لە خەرجی بووە و ئێمە مناقەشەمان کردووە نەک بۆ پرساندنمان کردووە بەڵام هەوڵ دەین کە بۆ پرسانیش بانکەین جەنابیان بۆی کە تەشریف بێن بۆ پەرلەمان من پێم وایە پرسە پەیوەست نێ بە شخصێکەوە تا ئێستا کۆبوونەوەی ئەنجومەی نەوت و گاز نەکراوە لە کابینەی نوێم کە ئەمە خۆی یەکێکە لە کاریفەکانی تر لە هەرێمی کوردستان دەبێ ئەم ئەنجومەنە کۆب بێتەوە کۆبوونەوەی ئەم ئەنجومەنە لە ساڵی 2009 کراوە و راپۆرتی تەواوی کۆبوونەوەکە دراوەتە بەردەم ڕای گشتی کە تەواوی کۆبەندی کۆبوونەوەکەی تێدا بووە
بۆ تەواوی وردەکارەکانی کۆبوونەوەکەی تێدا بووە من سەیرە بەلامەوە چەند مانگە کۆبوونەوەی حکومەتی هەرێمی کوردستان پێکات ئێستا کۆبوونەوەی ئەنجومەنی نەوتی گاز نەکراوە لە هەرێمی کوردستان بۆ ئەم پرسە پەیوەست نیە بە شخصێکەوە لە حکومەت پەیوەست نیە بە وەزیرێکەوە لە حکومەت نە پەیوەستە بە جەنابی سەرۆک حکومەت بەتەنیا نە جەنابی جێگیری سەرۆک حکومەت بەتەنیا نە جەنابی وەزیری دارایی بەتەنیا بەڵکو پەیوەستە بە تەواوی وەزارەتی سامانە سروشتەکان ئەنجومەنی وەزیران کە ئەم پرسانە لە ڕێگەیەکی شەفاف بە ڕێگەیەکی شەفاف بگەێنە بە کۆمەڵانی خەڵکی کوردستان لە پێش هەمووشیانەوە بە پەرلەمانی کوردستان و لە ئەمیش ئەولەوێت بگرێت کە لیژنەی سامانە سروشتەکانە ئەم داتا و معلوماتانی لابێت تا بتوانین وەکو پێویست ئیشە سەر شەفافەتی نەوتکەین لە هەرێمی کوردستان و ئەم پرسە پەیوەست نیە بە هیچ کەسێکەوە پەیوەستە بە ئەنجومەنی وەزیران بە کۆی گشتی و بەشداری سەرجەم لایەنەکانی حکومەتی هەرێمی کوردستان تێیدا. بەڵێ زۆر سوپاس بۆ ڕێز کاروان گەزنەی ئەندامی لیژنەی وزە و سامانە سروشتیەکان کە لە هەورێرە و لەگەڵمان بووی مادومان کردی سوپاس بۆ ڕێز جەنابەت کاک حەجی زۆر سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ کارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ